ئێستا گەرمانەوە بزانینکەوە بۆچی ئەبێ شانازی بۆ بکەینکەوە ئێمە ئینسانێکی باڵاپۆشین، ئەبێەوە بزانینکەوە بۆچی ئێمە ئەسڵەن حیجابەکەین و باڵاپۆشیەکەین. ئەبێەوە بزانینکەوە ئێمە وەکو مسلمانان بە حکمی ئەوەی کەوا ئاینێکمان هەیە و هەڵمان بژاردووە لەسەر ئەو ڕێگایە بڕۆین، ئەزانینکەوە ئاینە کۆمەڵێک عیباداتی هەیە. هەندێک لەو عیباداتانە عیبادەتی گشتین کەوا هەردوو ڕێگەز نێر و مێتیایە هاوبەشن، وەکو ڕۆژ و نوێژ، حەجکردن و زەکاتدان، و هەندێک عیباداتی خاصمان هەیە. بۆ نمونە بۆ ئافرەت یەکێک لەو عیبادەت خاصانە تایبەتانە کردنی حیجابە. لێرە ئەگەر بمانەوێت لە دەرەوە سەیری حیجاب بکەین ئەوە ئەتوانین بیش و بهێنین وەکو ئاڵای وڵاتان، کەوا هەر وڵاتێک ئاڵایەکی هەیە کەوا پیشانی ئەدا بەها و نرخ و واتای ئەو وڵاتەمان پێشانەدات. لە ئیسلامیشە حیجاب تەنیا پارچە قماشێک نییە، هاوشێوەی ئەو ئاڵایەیە کەوا مەرجعیەت و فکر و ئەخلاق و عەقیدەی ئێمە نیشانەدا بە دەور و بەرمان. بۆیە ئەبێ لێرەوە ئەو پرسیارە لە خۆمان بکەین، ئاخۆ ئێمە ئەو حیجابە ئەکەین تەنیا لەبەر ئەوەی پارچە قماشێکە، یاخود لەبەر ئەوەیەکەوە ئێمە ئەمانەوێت بە ئەوانی تر نیشان بدەین کە ئاخۆ ئێمە فکر و مەرجعیەت و عەقیدە و بیر و باوەڕی ئێمە چییە. ئێمە ئەزانین لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم تاکو ئێستا حیجابکردن شتێکی ئەرکێکی سەرەکی بووە، نەوەک لاوەکی. کاتێک کە ڕووداوی ئیرهابی لە تیرۆریستی لە مزگەوتی نور لە نیوزیلاندا ڕوویدا، کاتێک سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە ویستی داوای لێبوردن لە خەڵکی مسلمانان کە یەکەم شت کە کردی کە حیجاب بوو، چونکە ئەیزانی کەوا بایەخێکی گەورەی هەیە لەلایەن مسلمانان و ئەتوانێت بەو شێوەیە سۆزداری خۆی و هاوسۆزی خۆی لەگەڵ مسلمانانە پیشان بدات. حیجاب هەم شەریعەیە هەمیش دروشمە. شەریعەیە لەبەر ئەوەی کۆمەڵێک ئەحکامی لە خۆی گرتووە، هەروەها ملکەتبوون و عیبادەتی ئافرەت نیشانەدا بۆ خوای گەورە کاتێک کە جیهادی نەفسی خۆیەکە کە کۆمەڵێک شت هەیە، ئیغراءاتی لە دەوروبەری هەیە، ملکەت ئەبێت بۆ خوای گەورە و وازیان لێدێنێت. یعنی ئەتوانین بڵین کەوا لە ڕووی مادیەتەوە بەرەو معنەویەت زیاتر هەنگاو ئەنێت. لە عیبادەتکردنی مادیەت کە عیبادەتی پارەیە، عیبادەتی جەستەیە، عیبادەتی شەهوەیە، ئێمە وازانین کەوا ئەو عیبادەتانە تەنیا ئەوەی کە سوژدەیان بۆ بین. نەخێر ئەمە زۆربەی کات سوزدە بۆ شتانە نابین، باوەڕیشمان لەوانەیە پێیان نەبێت، بەڵام خودی کردەوەکانمان وا پیشانەدا کەوا ئێمە عیبادەتی ئەو شتاناکەین. بەڵام ئێمە لێرە ئافرەت ئەگوازینەوە لە عیبادەتکردنی جەستە و شەهوەت و مادیەت بەرەو عیبادەتی خالقێک کەوا ئێمەی دروست کردووە و عیبادەتێکی لەسەرمانە فەرز کردووە بۆی بتوانین ئازادانە خۆمان بەردەستە بکەین و بینە ناو کۆمەڵگاوە. هەروەها ئێمە ئەزانین کەوا ئیسلام لەسەر سێ بنەما دامەزراوە، ئەویش ئەخلاق و ئیمان و هەروەها شەریعەیە. باسمان کرد کاتێک کە حیجاب ئەبێتە شەریعەت ئەوە کاریگەری ئەکاتە سەر ئەخلاق و ئیمانی ئێمەش نیشانەدا بۆ شێوەیە. بۆیە ئەوەزانین کەوا حیجاب لەم سەردەمەیە کیشوەرەکان ئەبڕێت، نەگوەک لەبەر ئەوەی مۆدەیە، بەڵکو لەبەر ئەوەی عەقیدەیە. ئەمە ژێکێکە لە هۆکاری شانازیەکان بۆ هەر ئافرەتێکی موسڵمان کەوا عەقیدەیەکی بەرز کردوتەوە، نەوەک پارچە قماش.